بەبۆچوونی من نەک ئەنفالێک لە ئەنفال زیاتر یەکگرتنی ناحەزانی کوردی تایە بەبۆچوونی من هەموو دوژمنەکان بمانەوێ نەمانوێ ئەوان ئەگەر لە ڕوویشەوە بەدەممانەوە پێ بکەنن بەڵام لە پشتەوە یەکن لەوەیە لە ئەنفال و لە شیمیایی و لە کۆڕەوی زیاتر عەزێتمان بدەن دەستیان بڕوا و بەرنامەیان بۆی هەیە. اینجا لێرەیە ئەوە پێویستە بە پێویست ێزانم کورد یەکدەنگ و یەک هێز و یەک توانا و یەک سیاسەت بێ بەرامبەر ئەم هێزەی کە ئەیەوێت کوردستان بەرەو قات و قڕی و بەرەو گرانی و بەرەو نەمانی کورد بەرێت. مێژوو ئەوەی سەلمانەوە داگیرکەر پێت بڵێم بە شارێک ناوەستەیە، بە شاخێک ناوەستەیە، بە گردێ ناوەستەیە. بە بۆچوونی من بەغداد شاری کورد بووە، باغی داد بووە، هاوردوومانیانە ئێستا شەڕی مەقانەکە لە باتی حەمرینم. تۆ بڵێ بە ئاواشین و بەو جیانە بوەستەیە، ناوەستەیە بەرنامەیەکە ئەگەر ببێ و بە سیاست بەهێز بە یەکگرتووی بە توانایەکی بەهێز پێشی لێ نەگری بەڵێ ناوەستێ هەولێریش بگرێت دێ بۆ سلێمانیش بگرێت دەچێت بۆ کەرکووک، کەرکووکیش بگرێت چێتە قاورکەرم. ئەوە شەڕێکە، شەڕی مانی کووردا. ئەم ئێوارەیە لە خۆم خوێنومەتەوە وەزیری جەنگیان ئەڵێ هیچ شوێنێک لە سەر ڕووی زەویان نییە ناوی کوردستان بێ. لە هەموو دنیاە خاڵی من وایە هەتا تاک و مەسئولیاتێ هەبێ ئەرک زیاتر لەسەر شانتە. لێرەوە من بە کاگنێچی دەڵێم بە لەو بەرەو خوارد تا ئاخر نەفەری حکومەت کە پاکەوەکەری ناو شارێ بێ ئەرک لەسەر شانێتی پێویستە خزمەتی ئەو خاک و نەوەتەنە بکە. یەکرزی کورد ئەساسە بە تایبەتی ئەو هەموو مەسئولیاتی لەسەر شانێتی ئەبێ بەو ئەرکە هەڵسێ لە خزمەتی گەل و نیشتمانەکەیە دژی داگیرکەر و لە ناوبەری کورد. خاڵی من فکرەی ئاغایی باوا بڵێم فکرەی داگیرکردن فکرەی زوڵم و زۆر ئیلا بەڵگەیەک دێنێتەوە. ئیتر تۆ ناوێنی ئاغایی میرنشین، ناوێنی داگیرکاری، ناوێنی هەچ شتێک بەڵگەیەک دێنێتەوە. ئەگەر بیچکترین شت بێ بەڵگەیە دێنێتەوە. پەکەکەیش وەک من کوردم، منیش وەک ئەو کوردم. من ڕۆژێ من یەکێتی بووم لە قەندیل بووم، ئێستا ئەو لە قەندیلە. ئەمە قەندیل بەڕای من پیرۆزیەکە بۆ کورد، مانیەکە بۆ کورد. ئەوە بیانوویەکە کە ئەساسی نییە، بەڵام بۆ بیانوویەکە یێنێتەوە بۆ داگیرکردنی کوردستان و بۆ لێدانی کورد و بۆ ئەوە هەمووشمان وشەکەی ئاردۆگانمان گوێ لێبوو کاوید کورد لە سوودان بێتە دەوڵەت من لێرە دژی. زۆر بە دڵسۆزانە هاتنە دەنگی هاتنە هاوکاری شنگارەوە لە هەموو جەبهەکان مەفرەزەیان هەبوو. زۆر بە دڵسۆزانە بەشداریان کرد لە شەڕی داعاشە. کوردێکن، کوردێکی بەڕای من کوردێکی دڵسۆز، کوردێکی جوانترین کورد، نیشتمان پەروەر، نەتەوە پەروەر تا ئێرانە پیرۆزن لامان. ئەوەیان زۆر ئەساسە. ئێمە لەگەڵ عێراقا بین، نەک لەگەڵ تورکیا، نەک لەگەڵ ئێران، لەبەرەوەی ئێمە لە دابڕانی چوارپارچەیە کەوتونێتە بەری عێراقەوە. پێویستە ئێمە لەگەڵ عێراقا یەک بین. ئەرکی سەر شانی هەموو کوردێکە بە بۆچوونی من لێرە لە ماڵەکەی منەوە تاکو و قوڵسخانەوە تاکو و دەرەوە ئەوروپا دیفاع لە کورد بکەین، دیفاع لەو خاک و نەتەوەیە بکەین دژی ئەو کەسانی کە تێن داگیرکاریەکەن لە کوردستانە. کوردە کوژن، ماڵی کوردە ستوێنن، وڵاتی کوردە کاولەکەن، چی لە حکومەت بێ، چی لە دەرەوە بێ، چی هاوڵاتی بێ، چی خانەنشین بێ وەکو خۆ. بەڵام بۆ کورد خانەنشین
نابێ خانەنشین بێ نابێ واز لەو خزمەتی گەل و وەتەن و نیشتمانە بێنێ ئەبێ هەوڵ بدا توانای فەنگی نەبێ توانای قەڵەمی هەبێ توانای قەڵەمی نەبێ توانای مادیە بێ توانای ئەوەیە بێ بیانی بەی جۆرێ نابێ خانەنشین پشت بداتەوە بڵێ وەڵایی ئەمە ئێمە لەبەرەوەی میلەتێکی بێدەوڵەتین پێویستە ئەرکە لەسەر شانی هەمومان تا ئەو ڕۆژێ ئەمرین لە خزمەتامین لە 10 ساڵیەکەوە تاکو 120 ساڵی ئەبێ پێ دەڵێم ئەبێ لەبەرەوەی دەنگی خەڵکن من کە تۆ داوای دەنگم لەکەی ئەتکەم بە نوێنەری خۆم تۆ ئەبێ لە پێش منەوە بێیتە دەنگ اینجا من بێمە دەنگ ئەگەرین بێ نابێ بێ دەنگ بن ئەکەوێتە سەر توانای ئەو کابرایە ئەکەوێتە سەر غیرەتی و کابرایە خۆی بێدەنگ کردووە ینی ئەگەڕێتەوە بەڕای من ئەگەڕێتەوە بۆ مەسلحەتی خۆی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی مەسلحەتی خۆی ترسێکی هەیە جۆرێکە نابێ بێدەنگ بێ نابێ لەبەرەوەی تۆ لە وڵاتاژی لە وڵاتە خۆی تەقاوتی من خۆم سە خانەنشینم بەرەو بوومی ئەم دەوڵەتەوە ئەم ئینەیە بەیانی دوژمنێ بێ خانەنشینی ناداتە من ئەو خانەنشینی وەرەگرێ نابێ بێدەنگ بێ نابێ چاو لە میلەت و خاکی بۆش ئەم بەسمەندان پەرلەمانە و اینجا دوایەوەک لەبەرەوەی ئەو نوێنەری خەڵک ئەمەد پێڵێم کە دوژمن هات نە کوردە زانێن نە مەسیحی نە کاکەیە زانێن نە جوولەکە زانێن نە ئەوە دوژمنی کورد و خاکی کوردستانە بە هیچ جۆرێک ئەوە نییە بەلای منەوە بڵێم من کاکەیم ئەو مسلمانە ئەو مەسیحیە ئەو بوزیە ئەو زەردەشتیە و ئەوەیە پێویستە ئەرکە لەسەری هەموو یەکێک لەسەر ئەم خاکە بژێ پێویستە دیفاعی لێ بکە پێویستە ڕێپێوان بکەین وەک وتم پێویستە بنووسین بیڵێین ڕێپێوان بکەین کوردم بێدەنگی زۆر بە وشیاری کوردم بێرە دەنگ زۆر بە وشیاری زامێ لە ڕێیە سەختە ئازاری پیلان دوژمنان کورد بە کورد کوژدان دەوای یەکریزی بەس دەکا چاری کوردم دوژمنان یەک ئامانجیان هەس کوشتن کوردانە تا ئاخرین کەس بردن بە تاڵان سەروەت وڵاتمان دەبێت بچێژین تا ئاخر نەفەس ئەمەیان نامێلکەیەکە شعر و 2014 چاپم کردو 50 دانەی بە دۆست و برادەر و کەسایەتیە دابەشم کردووە ئەمەی شیانسیە ڕۆژە لە چاپ هێناومەتەوە 100 دانەم لێ چاپ کردووە ئیشەڵا هەر ئەویش بە دۆست و برادەر و ئەوەیە هەموو شیعرەکانیش خەمی گەلە خەمی وڵاتە خەمی جوتیارێک دیوانێک لە شیعرەکانی جوتیار کاکەی